ئەمە ئێسای بینن سەردانی هاوڵاتیانە بۆ سەیرانگەی دوکان کە بەپێی قسەم لەگەڵ بەرپرسانی ئەم قەزایە کردووە باسییان لەوە کردووە لە خولەکێکدا نزیکەی ئۆتۆمبیل دێنە ناو قەزاکەوە بە مەبەستی گەشت و سەیران و هاوکات تێپەڕینیش بە ڕێگاکەدا. ئەمە ئەیبینن سەردانی هاوڵاتیانە بۆ قەزای دوکان ئەمڕۆ ڕۆژی هەینیە دەمە ئێوارێ و هاوڵاتیان دەیانەوێت کاتێک بەسەر بەرن لە سەیرانگەی دوکاندا بۆیە پەیتا هاوڵاتیان دێنە ئێرە پێشبینیەوە دەکرا کە هاوڵاتیان بەهۆی و دۆخەوە نێنە دەرەوە بەڵام هاوڵاتیەکی زۆر هاتوونەتە دەرەوە و ئەمە دەیبینن ئەمە دەواازەی چوونە ناو قەزای دوکانە کە ئەو بازگەی کە هەیە بازگەیشی تایبەتە بە هاتچۆ لێرە هاوڵاتی زۆر دێنە ناوە مەقسەم لەگەڵ ڕێژێن ڕەوەف بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکان کرد باسی لەوە کرد کە ئەو دۆخەی کە هەیە لە ناوچەکەدا کاریگەری نەبووە لەسەر هاتنی گەشتیار بۆ قەزاکە و هاوشێوەی هەفتەکانی ڕابردوو گەشتیاران سەردانی ناو قەزای دوکان دەکەن بۆیە ئەوەی کە باسییان کردووە بەپێی ئەوەی کە هەیە لە خولەشێکدا نزیکەی 40 ئۆتۆمبیل دێتە ناو قەزاکە بۆیە سەرجەمدانە پەیوەنددارەکان لە ئەرک و فەرمانی خۆیاندان بۆ ڕێخستنی ڕەوشی هاتوچۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی ئێرە دەکەن. گەشتیاران پەیدا دێنە ناو قەزای دوکانەوە بۆیە ئەمە ئەو دۆخەی کە هەیە کاریگەری لەسەر هاتنی گەشتیاران نەکردووە و ئاسانکاریشیان بۆ دەکرێت تاوەکو بچنە سەیرانگاکە و دۆخێکی نەخوازرا و دروست نەبێت لە لای هاوڵاتیان.